لە ڕابردووی دێریندا کورد بە کام ئەلفوبێ نووسیوەتی. لەگەڵمان بن ئەمڕۆ قسە لەسەر ئەم بابەتە گرنگە دەکەین. زۆر جار لە ناومانە واباوە کە ئەلفوبێی لاتینی گونجاوترە بۆ زمانی کوردی و گوایە ئەو ئەلفوبێ عەرەبیە بنەچە ئارامەی ئەمڕۆ بەکاردێت گونجاو نییە. ئێمە ئەمڕۆ لەم بەرنامەیە لەم بابەتانە ئەکۆڵینەوە و دواتر بە سەرەتایی نووسین دەست پێ دەکەین. زانی نووسین چۆن دەستی پێکردووە، ئەمجا ئەلفوبێ دێرینە کوردیەکان چۆن بووە هەتاوەکو دەگەینە نووسینەکانی ئەمڕۆی کوردی. لە ڕاستیدا پاژماوەی سەرەتایی نووسین و بنەچەکەی لە شوێنەوارەکانی کوردستاندا بەدی دەکرێن. داهێنانی نووسین خۆی پرۆسەیەکی خاو و ئاڵۆز بوو و هەزاران ساڵی خایاندووە هەتاوەکو یەکەم نووسین لە مێژووی مرۆڤایەتیدا بێتە ئاراوە. سەرەتاکەشی لە نزیکی 10,000 ساڵ لەمەوبەر لەگەڵ شۆرشێکی گرنگی کوردستاندا ڕوویداوە. ئەو شۆرشە بە شۆرشی کشتوکاڵی دەناسرێت. یەکێک لە ئاکامەکانی شۆرشەکە نیشتەجێبوونی مرۆڤ بوو. بۆ یەکەم جار مرۆڤ توانی هێندە خواردن بەرهەم بهێنێت کە چیتر پێویستی بەوە نەبێت لە شوێنێکەوە بچێت بۆ شوێنێکی تر. کشتوکاڵ وای کرد کە لە نزیک کێڵگەکەی شوێنی نیشتەجێبوون دروست بکات بۆ ئەوەی کاگای لە کێڵگەکەی بێت و هەر لەوێش گەنجینە بۆ دانەوێڵەکەی دروست بکات. ئەمە وای کرد کە مرۆڤ وردە لە هەندێک ناوچەدا ببێتمە نیشتەجێی تەواو. ئەم پرۆسەیە بۆ یەکەم جار لە مێژووی مرۆڤایەتیدا لەسەر خاکی کوردستان ڕوویداوە و قۆناغەکانی لە شوێنەوارەکانی کوردستاندا بەدی دەکرێن. بەڵام ئەوەی بۆ ئەم بەرنامەیە گرنگە پولە قوڕینەیە کە لە زۆر لە شوێنەوارەکانی کوردستاندا دۆزراونەتەوە. بۆ نمونە لە چەرمۆ نزیکی 1400 دانە دۆزراونەتەوە. ئەم پولە قوڕینانە پارچەگەڵ بوون کە لە شێوەی جیاوازدا دروست دەکران و هەریەکەیان نوێنەرایەتی بەرهەمێکیان دەکرد. بۆ نمونە شێوەیەک نوێنەری مەڕ، شێوەیەکی تر خوری، شێوەیەکی تر ڕۆن یان ڕەشەوڵاق و بەو جۆرە. پولە قوڕینەکان لە بری کۆمەڵێک شتومەک و هەروەها ژمارەش داهێنرابوون. لە کوردەواریدا لە سەردەمی نوێژدا پارچە ئاسنێک یان پلاستیکێک کە بە پول ناودەهێنرا لە هەندێک ناوچەدا ڕۆڵی پولە قوڕینەی گێڕاوە و نوێنەری شت بووە. بۆ جۆرە نزیکەی 10,000 ساڵ لەمەوبەر پولە قوڕینەکان لە کوردستان و لە ناوچەکەدا بۆ یەکەم جار لە مێژووی مرۆڤایەتیدا دروستکران. ئەم پولە قوڕینانە سیستەمێکی ژمێریاری سادە بوو بۆ تۆمارکردنی ئاڵوگۆڕی شتومەک و بڕەکەی. بەڵام وردە لەگەڵ کاتدا ئەم پولە قوڕینانە گۆڕانکاریێکی گرنگیان بەسەرداهات. بۆ تۆمارکردنی هەر ئاڵوگۆڕێکی شتومەک ئەوان هاتن پولە قوڕینەکەی کە نوێنەرایەتی شتومەکێکیان دەکرد لە بری دایاندەنا. بەو جۆرە کەسێک دەمەڕی هەبوایە لە بری ئەوە 10 پولە قوڕینەی مەڕی دادەنا. بەڵام هەندێک جار شتومەک و پولە قوڕینەکان بەیەکەوە دەنێرنان بۆ شوێنێکی دوور و لەوانە بوو ئەو کەسەی دەیبردن دەستکاریان بکات. لەبەرەوە ژمارەی پولە قوڕینەی نێردراویان دەخستە ناو قورگۆیەک کە بە بوڵا دەناسرا و لەبەر خۆر وشک دەکرایەوە. بەڵام پێشەوەی کە وشک ببنەوە ئەوان مۆری ئەو کەسەیان لێدەدا کە شتومەکەکانی دەنارد. بەو جۆرە کاتێک کابرایەک 3 مەڕ و فەردەیە گەرمی دەنارد 3 پولە قوڕینەی مەڕ و 1 پولە قوڕینەی گەرمی دەکردە ناو قورگۆکە و مۆرێکی خۆی لێدەدا. کاتێک ئەو شتومەکەی دەنارد بۆ کەسێکی تر ئەوە دڵنیا دەبووە کە ئەو کەسە هیچی لێ نەبردووە و ڕێک وەک ئەوەیە کە کابرا ناردوێتی. ئەوە جۆرێک لە ڕێکەوتن نامەی دارایی سەرەتایی بووە لەو سەردەمەدا. دوای چەندین ساڵ وردە لە پرۆسەیەکی هێجگار خاودا پێویست بە پولە قوڕینە نەما و ئەوان هەر بەدەست وێنەکەیان کێشا لەسەر قوڕ. ئەوە بوو بە سەرەتای وێنە نووسین. ئیتر لەگەڵ تێبەڕبوونی کاتدا شێوەکان گۆڕان و شێوەی تریان بۆ زیاد کرا تابوون بە نووسینی مێخی یاخود نووسینی زۆمەری. ئەو وێنەی کە دەبینرێت پرۆسەی گۆڕانی پولە قوڕینەیە بۆ نووسینی مێخی. ئەم پرۆسەیە لە پولە قوڕینەوە بۆ نووسین نزیکەی 5,000 ساڵی خایاند. واتە دوای 5,000 ساڵ لە داهێنانی پولە قوڕینەکان
سۆمەریەکان بۆ یەکەم جار لە مێژووی مرۆڤایەتیدا نووسینی مێخیان داهێنا. نووسین یەکێک لە داهێنانە گرنگەکانی مرۆڤایەتیە کە بۆ هەتایی ژیانی گۆڕی. واتە مرۆڤ بۆ یەکەم جار توانی لە ڕێگای نووسینەوە زانیاری تۆمار بکە. ئێمە ئەمڕۆ لە ڕێگای ئەو نووسینانەوە دەزانین نەتەوە دێرینەکان سەر ڕاینەمانی زمانەکەیان ئەوان چۆن دواون. سۆمەریەکان سەرەتا نووسینی مێخیان هەر بۆ کاروباری ساباتی بازرگانی بەکاردێنە. بەڵام لەگەڵ تێپەڕبوونی کاتدا نووسینی مێخی ئاڵۆز بوو توانرا بۆ یەکەم جار لە مێژوودا جگە لە بابەتی ژمێریاری چیرۆک و ڕووداوەکانی ژیانی مرۆڤ تۆمار بکرێت. ئەم نووسینە واتە نووسینی مێخی پەیوەندی ڕاستەوخۆی بە کوردیەوە هەیە. بەڵام ئەم بەرنامەیە بەشی هەموو ئەم بابەتانە ناکات. ئەوەی گرنگ بوو کە بیزانین چۆن نووسین داهێنرا. وەگاماژەمان پێکرد لەگەڵ کاتدا نووسین بابەتی ئاڵۆز و هەندێک جار شەخسی پێدەنووسرا. هەندێک لە نامەکان کە دەیخوێنیتەوە هەست دەکەیت کە جیهانی دێرین لەگەڵ ئەمڕۆ زۆر نەگۆڕاوە. ئەم نامەیە تەمەنی نزیکی 3400 ساڵە و نووسەری نامەکە پیاوێکە و نامەکەی بۆ کچێک ناردووە و بەم جۆرە دەدوێت. باوکت لەبارەی تۆوە نامەی بۆ نووسیوم کە تۆ بخوازم. من نۆکەرەکانم و نامەیەکم بۆ باوکت ناردووە سەبارەت ئەوە تا ئەو ڕێگەت پێ بدات کە بیت. من داوات لێ دەکەم هەر کە نامەکەمت خوێندەوە داوای مۆڵەت لە باوکت بکەیت و لەگەڵ نۆکەرەکانم بیت بۆ ئێرە. من تەنها هەموو کەسم نییە خزمەتم کات و خوانێکم بۆ ساز بکات. ئەگەر لەگەڵ خزمەتکارەکانمان نێیت ئەوە کچێکی گەنج لە وەحشوشانە دەهێنم. ئاگادار بە تۆ نۆکەرەکانم دوامەکەون و زووەرن. بەو جۆرە هەزاران نامە و نووسراوی هەمە جۆر لەو سەردەمە دێرینە بەجێماون کە وردەکاری ژیانی خەڵکمان بۆ دەخەنە ڕوو. ئەوەی هەتاکو ئێستا باسمان کرد مێژوو سەرەتایی سەرهەڵدانی نووسین بوو. ئێستاکە با سەیری ئەو ئەلفوبێیانە بکەین کە ئەمڕۆ کورد پێیان دەنووسێت. با سەرەتا لە ئەلفوبێی لاتینی و دەست پێ بکەین. ئەم ئەلفوبەیە لە باکوور و ڕۆژئاوای کوردستان پێی دەنووسرێت کە بە ئەلفوبەی لاتینی دەناسرێت. زۆر جار کورد لە ڕابردووتا گوتوێتی گوایە ئەم ئەلفوبەیە هندۆ ئەوروپیە و لەسەر ئەو بناغەیە ئەوە گونجاوە بۆ نووسینی کوردی. بەڵام بنەچەی ئەلفوبێکە شتێکی ترمان پێ دەڵێت. ئەم ئەلفوبەیە لە بنەچەدا لە خەڵکانێکەوە دەستی پێکرد کە بە فینیقیەکان دەناسران و خەڵکی وڵاتی لوبنانی ئەمڕۆ بوون. ئەوان خۆیان بە زمانی قسەیان دەکرد کە سەر بە خێزانی زمانە سامیەکانە و خزمە لەگەڵ عەرەبی و عیبری و ئەکەدی و ئاشووریدا. پێش ئەوەی کە فێریقیەکان ئەو ئەلفوبەیە دابێنن ئەوان سوودیان لە نووسینی کەنعانیەکان وەرگرت بوو. دواتر فینیقیەکان ئەو نووسینەیان لەوانەوە وەرگرت و زۆر ئاسانیان کرد. ئەوان لەبری ئەو ژمارە زۆرە لە هێمای جیاواز هاتن 22 پیتیان داهێنا کەوای کرد نووسین زۆر ئاسان ببێ. ئەلفوبەی فینیقی هەر دانێکیان بۆ ئەوەی لەبیر نەچێتەوە ناو و وێنەی شتێک بوون. بۆ نمونە ئەلیف مانای گای دەدا و لە شێوەی گادا دروست بوو. بێتا مانای ماڵی دەدا و شێوەی ڕەشماڵێکی سادەیە. دواتر یۆنانیەکان ئەم ئەلفوبەیان لەوانەوە وەرگرت کە دراوسیان بوون. لا یۆنانیەکان ناوی ئەلفوبەکان مانایان نەبوو لەبەرەوەی کە لەوانیان وەرگرت بوو. ئەوان گۆڕانکاری گەورەیان تێدا کرد و پیتی بزوێنیان بۆ ئەو ئەلفوبەیە زیاد کرد و دواتریش ڕۆمەکانیش وەریان گرت و هەندێک گۆڕانکاری کەمیان تێدا کرد و بوو بە بناغەی ئەلفوبەی لاتینی کە ئەمڕۆ لە وڵاتەکانی ئەوروپا پێی دەنووسن و هەمومان پێیان ئاشناین. کەواتە ئەو ئەلفوبەی ئەمڕۆ لە باکوور و ڕۆژاوای کوردستاندا بەکاردەهێنرێت بنەچێکی فینیقی هەیە و دواتر لە فینیقیەکانەوە چوەتە ناو یۆنانەکان و لەوانیشەوە بۆ ناو ڕۆم و بووە بە ئەلفوبەی لاتینی کە ئەمڕۆ لە جیهانی ڕۆژئاواتە بەکاردێنرێت. بەڵام ئەم ئەلفوبەیە کەی و چۆن کورد وەریگرت؟ ئەلفوبەکە لەلایەن جەلادەت بەدرخانەوە داهێنرا. ئەم پیاوە کەسایەتێکی گەورەی کورد بووە و باپیری ئەو دوامێری بنەماڵەی گەورەی میرانی بەدرخان بووە. ئەم نەماڵەیە لە هەوڵ و زیندووکردنەوەی فەرهەنگی کوردیدا بوون. دوای ئەوەی کە تورکەکان لە ساڵی 1928دا ئەلفوبەی عەرەبیان واز لێ هێنا و دەستیان کرد بە دانانی ئەلفوبەی لاتینی،
جەلالەت بەدرخانیش ئەلفوبێی لاتینی دەستکاری کرد بۆ ئەوەی کە بۆ نووسینی کوردی بیگونجێنێت. ئەو ئەلفوبێ بنەچە لاتینیە 31 پیتە، 26 ڕێک لە لاتین وەرگیراوە و 5 پیتی نوێشی بۆ زیادکراو بۆ ئەوەی کە بتوانرێت وشە کوردیەکانی پێ بنووسرێت. ئەم ئەلفوبێ جگە لە ئەلفوبێی لاتینی بە ئەلفوبێی جەلالەت بەدرخان و هاواریش دەناسرێت. ئەوەش لەبەرەوەی کە یەکەم گۆڤاری هاوار بوو کە لە دیمەشق لەلایەن بەدرخانەوە بەو ئەلفوبێیە دەرکرا. کەواتە وەک سەرنجرا ئەلفوبێی لاتینی مێژوێکی دێرینی نییە لە ناو کووردا. لە ڕاستیدا بنەماڵەی بەدرخانیەکان لە ساڵی 1932دا ئەو ئەلفوبێیان داهێنا. ئەم بنەماڵێکی ناسرا و تێکۆشەری کورد بوون و ئەوەش بەشێک بوو لە هەوڵەکانیان بۆ پاراستنی فەرهەنگی کوردی و پێشخستنی دۆزی نەتەوەکە. بەڵام کورد ئەلفوبێیەکی تریشی هەیە کە لە ناوماندا بە ئەلفوبێی عەرەبی دەناسرێت. ئەم ئەلفوبێی کە ئەمڕۆ بە عەرەبی دەناسێت لەژێر کاریگەری 2 ئەلفوبێی سامیدا دروست بووە، ئارامی و نەباتی. کۆنترین دەق کە بە ئەلفوبێی عەرەبی نووسرابێت بە دەقی زەبات دەناسرێت کە لە نزیک حەلەب دۆزراوەتەوە و لە ساڵی 512دا نووسراوە. ئەوەش دووپاتی دەکاتەوە کە نووسینەکە لە ناو جەرگەی وڵاتی عەرەبدا نەهێنراوە، بەڵکو لەژێر دەسەڵاتی ڕۆم و لە ناوچەی باڵادەستی زمانی ئارامی و نەبەدیتا دروست بووە. بەو جۆرە لە بری وڵاتەکانی کەندا و لە حەلەب دۆزراوەتەوە. کورد لە پێش ئیسلامدا ئەلفوبێی خۆی هەبووە کە دواتر دێنە سەری، بەڵام دوای هاتنی عەرەب و بڵاوبوونەوەی ئاینی ئیسلام ئەلفوبێی عەرەبی بۆ نووسینی کوردی بەکارهاتووە. نازانێت ڕێککەی کوردوازی لە ئەلفوبێی خۆی هێناوە. کۆنترین سەرچاوە کە ئاماژە بەوە بکات کە کورد ئەلفوبێی عەرەبی بنەچە ئارامی بەکارهێناوە بۆ نووسین، مێژ و نووسین ئەرمەنی هەیتومی کریاکۆسە. ئەم مێژ و نووسە زیاتر لە 700 ساڵ لەمەوبەر دەڵێت کورد ئەلفوبێی عەرەبی بەکاردێنێت بۆ نووسین. هەرچەندە ئەو مێژ و نووسە زیاتر لە 700 ساڵ لەمەوبەر ئاماژە بەوە دەکات، بەڵام دەشێت پێش ئەوەش بەکاری هێنابێت و دەردەکەوێت کە کورد دەمێکە ئەلفوبێی عەرەبی بنەچە ئارامی بەکاردەهێنێت بێ ئەوەی کە بزانین کە ڕێککەی ئەو پرۆسەیە دەستی پێکردووە. ئێمە هەتاکو ئێستا ئاماژەمان بە سەرەتایی دەرکەوتنی نووسین و 2 جۆر ئەلفوبێی کوردی کرد. یەکێکیان ئەلفوبێی لاتینیە کە لە ساڵی 1932 لە ناو کووردا بەکاردێنرێت و ئەوی تریشیان ئەلفوبێی عەرەبی بنەچە ئارامیە کە بە بەڵگەوە نزیکەی 700 ساڵە بەکاردێنرێت و دەشێت مێژوەکەی دێرینترە. بەڵام گەر نەتەوەی کورد نەتەوەیەکی هێندە دێرین بێت، چۆن دەبێت ئەلفوبێی خۆی نەبوو بێت؟ لە ڕاستیدا کورد خۆی چەندین ئەلفوبێی هەبووە کە لە ڕابردوودا پێی نووسیوە و ئەلفوبێی نەتەوەی تریشی بەکارهێناوە. با سەرەتا لە ئەلفوبێی ئێزدیەوە دەست پێ بکەین. ئەم ئەلفوبێیە کاریگەری ئارامی پێوە دیارە، بەڵام ئەلفوبێیەکی تایبەتە بە کورد. هۆکاری دروستبوونی ئەم ئەلفوبێیە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە لە ڕابردوودا لە ناو کووردا زمان و ئەلفوبێی ئارامی بۆ بەڵگەنامەکان بەکارهاتووە. بۆ سەردەمانێک زمانی ئارامی هێندە بڵاو بووە لە ڕۆژهەڵاتەوە هەتاوە کوچین دەق بەو زمانە دۆزراوەتەوە. لە ناو کوردیشا بۆ بابەتی فەرمی زمانەکە بەکارهاتووە. بۆ نمونە بەشێک لە دەقی قەواڵەکانی هەورامان بە زمانی پەهلەوی نووسراوە، بەڵام بە ئەلفوبێی ئارامی و تەمەنی 2000 ساڵ زیاترە. لە هەمان کاتدا لە ناوچەی موکریان مانایەکان نووسینیان لەسەر بەرد لێ بەجێماوە کە بە ئارامی نووسیویانە و تەمەنی 2700 ساڵە. ئەمانە هیچیان کوردی نەبوون، بەڵام هەروەک لە قەواڵەکانی هەورامانیشدا سەرنجدرا، گەرپیتی ئارامی بۆ نووسینی قەواڵە بە زمانی پەهلەوی بەکارهات بێت، بە دڵنیایی لە سەردەمانێکدا بۆ نووسینی زمانی کوردیش بەکارهاتووە. بەو جۆرە ئەلفوبێی ئەزدیەکان کاریگەری ئارامیان پێوە دیارە، بەڵام ئەو نییە و ئەلفوبێکی کوردیە و دەقی جیاوازی پێ تۆمارکراوە. هەردوو پەرتووکی مەسحەفاڕەش و جێڵوە بەو ئەلفوبەیە تۆمارکراوە. ئەوە جگە لە چەند شعرێکی کرمانجی ئێزدیەکان کە بەو دەقە تۆمارکراوە و ئەمڕۆژ لە ناو ئێزدیەکاندا بایەخێکی زیاتر بەو ئەلفوبەیە دەدەن و جۆرێک لە بوژانەوە بەخۆیەوە دەبینێت. ئەم ئەلفوبەیە هەردوو پیتی بزوێن و نەبزوێن لە خۆ دەگرن. مێژووی ئەلفوبێکە نازانرێت، بەڵام پێناچێت نوێ بێت،
ئەوەش لەبەرەوەی کە لەوە دەچێت لەگەڵ بڵاوبوونەوە و کاریگەربوونی زمان و ئەلفوبێ ئارامیدا لە ناو کورددا دروست بوو بێت. زمانی ئارامی کاریگەری بەهێزی لەسەر ناوچەکانی ڕۆژئاوا و باکووری کوردستان و تا ڕادەیەکیش باشوور زیاتر هەبووە. هۆکاری مانەوەی ئەلفوبێکە لە ناو ئێزدیەکاندا بۆ ئەوە دەگەڕێتەوە کە زۆربەی جار ناوەندە ئاینەکان توانیویانە ئەو نووسینانە پارێزن و هەل لەبەر ئەوەشە کە دوو پەرتووکە گرنگەکانی ئیزدیەکان بەو ئەلفوبێن. زۆر ئەگەر هەیە لە پێش ئیسلامدا ئەو ئەلفوبەیە دروست بوو بێت بێ ئەوەی کە بتوانین بێ بەڵگەی ڕوون مێژوەکەی دەستنیشان بکەین. وەک بینیمان کورد لە ڕابردوودا ئەلفوبەیەکی هەبووە کە ئەمڕۆ تەنها دەقی ئاینی ئێزدی پێماوە. ئەم ئەلفوبێ لەژێر کاریگەری ئارامی داداهێنراوە، بەڵام ئەلفوبەیەکە کوردیە و جیاوازیشە لە ئەلفوبێ ئارامیەکە. جگە لەوە کورد ئەلفوبەیەکی زۆر دێرینی تری تایبەتی هەیە. کورد نەتەوەیەکی دێرینە و زۆر ڕووی فەرهەنگەکەی هێشتا بە لێڵی ماوەتەوە. نزیکی 1200 ساڵ لەمەوبەر کەسایەتێکی کشت و کاڵناس و زمانەوان ئاماژە بە ئەلفوبەیەکی کوردی دەکات. لە پەرتووکێکدا کە ئەگەر بە ورتر باسی بکەین مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی 856 زاینی. گرنگی ئەم پەرتووکە لەوەدایە کە ئەبن وەحشیە لە سەرەتای پەرتووکەکەیدا بەم شێوەیە دەدوێت. ئەم کارم بۆ کۆکردنەوەی ئەلفوبێکانە کە لەلایەن نەتەوە دێرینەکانەوە بەکارهاتوون، لە زانا و حەکیمە دێرینەکان و فەیلسوفە بەتواناکان کە لە پەرتووکە زانستیەکانیاندا بەکاریان هێناوە بۆ ئەوەی کە خەڵکانی ئەو داڵی زانست و زانین و فەلسەفە و نهێنیە خوداییەکان سوودی لێ وەربگرن. هەر ئەلفوبێک بە شێوە دێرینەکەی لەگەڵ ناوەکەی کە پێی نووسراوە دانراوە و ناوی دەنگەکە لە ژێریدا بە مەرەکەبی سوور و بە پیتی عەرەبی نووسراوە بۆ ئەوەی کە بتوانرێت بە جوانی جیا بکرێتەوە. واتە وەک بە قسەکانی ئیبن وەحشیەدا دەردەکەوێت لە ساڵی 856 زاینیدا ویستێتی کە هەموو ئەلفوبێ ناسرا و دێرینەکان لە پەرتووکێکدا کۆبکاتەوە. لە ڕاستیدا پەرتووکەکە ئەلفوبێکانی عەرەبی، هندی، یۆنانی، فارسی، میسری کۆن، ئارامی، عێبری، نەبەتی، کوردی و دایان ئەلفوبێیتر لەخۆ دەگرێت. پەرتووکەکە بایەخی زۆر بە نووسینی میسری کۆن و نووسینی نەبەتی و ئارامی و یۆنانی دەدات. لە نزیک کۆتاییەکەیدا ئاماژەیەک بە ئەلفوبێی کوردی دەکات وەک یەکێک لە ئەلفوبێ دێرینەکان. ئەلفوبێکە ژمارەی پیتەکانی 37 دانێ. ئیبن وەحشیە ئەو کات بۆ دەرخستنی دەنگی پیتە کوردیەکان تەنها پیتی عەرەبی لە بەردەمدا بووە، لەبەرەوە ئەو پیتی عەرەبی بەرامبەری بۆ داناون. بەڵام 7 پیتی بەجێهێشت و دەڵێت کە نەیتوانیوە پیتێکیان بەرامبەر لە عەرەبیدا بۆ دابنێت. جا هەرچەندە زۆرینەی پەرتووکە کوردیەکان بە ئەلفوبێی ماسی سۆراتی ناوی دەهێنن، بەڵام ئەو ناوهێنانە هەڵێ و ماسی سۆراتی یاخود ماسی سۆرانی ناوی یەکێک لە پیرمەندەکانی مێسۆپۆتامیایە کە کورد پێی وا بووە بە زمانی کوردی نووسیوێتی. بەو جۆرە ئەلفوبێکە هیچ ناوێکی نەبووە و دەتوانرێت بە ئەلفوبێی کوردی پێش ئیسلام ناو بهێنرێت. جگە لەو زانیاریە ئەو دەڵێت کە لە بەغدا 30 پەرتووکی بینیوە کە بە زمانی کوردی بوون. دواتر دوان لەوانەی لەگەڵ خۆی بردووە بۆ دیمەشق و هەردووکی وەرگێڕاون بۆ زمانی عەرەبی بە قسەی خۆی بۆ خزمەتی مرۆڤایەتی. کەواتە کورد لە ڕابردوودا ئەلفوبێی زۆر دێرینتری هەبووە، بەڵام هەر ئەلفوبێکە نییە کە گرنگە، بەڵکو ئیبن وەحشیە وەک کەسێکی زانای بواری زمان و کشت و کاڵناسی زانیاری زۆر تایبەت لەسەر کورد دەدات، زانیاریەک کە بۆچوونمان بە تەواوی لەسەر کورد دەگۆڕێت. ئیبن وەحشیە دەڵێت ئەو دوو پەرتووکی لە بواری کشت و کاڵ و ئەو دێریدا لە زمانی کوردیەوە وەرگێڕاوە بۆ عەرەبی. ئەم زانە کشت و کاڵیە خۆی زمانزان بۆ و هەر خۆشی کردوێتی بە عەرەبی کە دیارە زمانی کوردی زانیوە. جگەل لەوە پەرتووکە کشت و کاڵیەکانی کورد بۆ کەسێکی کشت و کاڵناسی گەورەی وەکو ئیبن وەحشیە لە ئاستێکی هێندە زانستیدا بوون، بە قسەی خۆی بەهۆی وەرگێڕانی دوو پەرتووکە کوردیەکەوە نووسینی پەرتووکەکەی خۆی دواکەوتووە. ئەو لە کۆتایی پەرتووکەکەیدا بەڕوونی ئاماژە بەو ڕاستیە دەکات. هەروەها کورد ئاماژەی بەوە کردووە کە پەرتووکەکانی ئادەمیان هەبووە.
ئەو ئادەمەی کە کورد ئاماژەی پێدەکات ئادەمی ئاینە برایمیەکان نییە، بەڵکو ئادەمی سۆمەریە کە بە پێی دەقە سۆمەریەکان زانایەکی گەورەی زانست و کشتتوکاڵ بووە. ئەوەی کە ئەو ڕاستیە دووپات دەکاتەوە، زانای کورد شەمسەددینی شارەزووری لە پەرتوکەکەیدا لەسەر مێژووی فەلسەفە وەک زانایەک ئاماژە بە ئادەم دەکات و ئەو خۆی دەڵێت هەندێک لە پەرتوکەکانی ئادەمی بینیوە. واتە قسەکانی ئیبن واشیە لەلایەن فەیلسوفێکی کوردەوە پشتگیری دەکرێت. ئەوە جگە لەوەی کە بە پێی ئیبن واشیە کورد پێی وابووە زانا گەورەکانی وەک ماسی سۆراتی و یەبنوشات زانستیان بە زمانی کوردی نووسیوە. ئێستاکە ڕوون بۆ کە کورد ئەلفوبێی زۆر دێرینی هەبووە. پرسیارەکە ئەوەیە مێژووی ئەم ئەلفوبەیە بۆ کەی دەگەڕێتەوە و کورد لەکەیەوە بەم ئەلفوبێی نووسیوە. بەداخەوە هەتاوەکو ئەمڕۆ هیچ پەرتوکێک نەدۆزراوەتەوە کە بەو ئەلفوبێ کوردیە نووسرابێت. بەڵام ئیبن واشیە هیچ گومارێک ناهێڵێتەوە کە کورد پەرتوکی زانستی بەو ئەلفوبەیە نووسیوە. جگە لەوە دەبێت ئەوە بزانرێت کە پەرتوکەکە لە ساڵی 1956 زاینیدا نووسراوە، واتە نزیکی 1200 ساڵ لەمەوبەر، واتە بە بەڵگەوە 1200 ساڵ لەمەوبەر ئەلفوبێکە هەبووە. بەڵام ئیبن واشیە دەڵێت کە ئەو ئەلفوبەیە ئەلفوبەیەکی سەرنجڕاکێش و دێرینە، واتە لە سەردەمی ئەودا ئەلفوبێکە بە دێرین لە قەڵەم دراوە کە ئەوە دەسەلمێنێت مێژوەکەی زۆر لە 1200 ساڵ دێرینتر بووە. جگە لەوە مرۆڤ کاتێک کە سەرنجی پیتەکان دەدات لە پەرتوکەکەیدا کە چەندین ئەلفوبەی تری تێدایە لە هیچیان ناچێت. لایەنێکی تری دێرینیشی لەوەدا دەردەکەوێت کە پیتەکان هاوشەیەی پیتی فینیقی کۆن کە تەمەنیان زیاتر لە 3000 ساڵە لە بنەچەدا وێنەی شتێک بوون. ئامانج لەوەش ئەوە بووە کە ئاسان بتوانرێت پیتەکان لەبەر بکرێت و بەهۆی ئەو کەلو پەلوشتانەی کە پیتەکان نوێنەراتی کردوون بیریان بکەوێتەوە. ئەگەر سەیری پیتەکان بکەین ئەو شێوانە تا ڕادێک دەبینرێت. بۆ نمونە پیتێک لە بەرووبوومێکی کشتتوکاڵی دەچێت و پیتێکی تر لە کەلوپەلک دەچێت. بەڵام گرانە ئەمڕۆ بزانین ئەو شتانە چین لەبەرەوەی کە ئەو پیتانە لە سەردەمێکی دێریندا دانراون و مەرجنێ وشە کوردیەکان بۆ ئاماژە بەو شتانە وە خۆیان مابێتن. بەو جۆرە بە پێی جۆری ئەلفوبێکە دەشێت تەمەنی هەزاران ساڵ بێت بێ ئەوەی کە ڕێک بتوانین مێژوەکەی دەستنیشان بکەین. ئێمە ئاماژەمان بە دوو ئەلفوبێی دێرینی کوردی کرد، بەڵام ئەلفوبەیەکی تریشێ، ئەویش ئەو ئەلفوبەیە کە فارسی کۆنی پێنووسراوە. کۆنترین دەق کە بناسرێت و فارسی کۆنی پێنووسرابێت ئەوەی بێستونە. ئەو دەقە لە نزیکی ساڵی 520 پێش زایندا نووسراوە. فارسەکان بەپێی سەرچاوە یۆنانیەکان ژێردەستەی مادەکان بوون و هەموو شتێک لەوانەوە فێربوون و لەوانیان وەرگرتووە. ئەوان لە 550 پێش زایندا دەسەڵاتیان گرتە دەست و لە 520 پێش زایندا یەکەم نووسینیان نووسیوە. نەتەوەیەک کە تازە دەسەڵات بگرێتە دەست و پێشتر دەسەڵاتی گەورەی نەبوو بێت، ناتوانێت لە ماوەی 30 ساڵدا ئەلفوبەیەکی نوێی زۆر تایبەت دابهێنێت، بە تایبەت لەو سەردەمەدا کە کارەکان زۆر خاوتر بوون لەمڕۆ. کاریگەری ماد بە شێوەیەک بووە، تەنانەت تەلارسازی فارسی کاریگەری هەردوو ماناییەکان و مادەکانی لەسەر بووە. لەبەرەوە زۆر ئەگەر هەیە کە پێشتر ئەو ئەلفوبەیە لەلایەن مادەکانەوە داهێنرابێت، بەڵام هەر لەسەر چرم پێی نووسرابێت و لە شوێنی بەرچاودا هیچیان لەسەر بەجێنێشت بێت، یان هیچ سەربەردی مادەکان فەوتا بێتن. چەند توێژەرێکی ناسرا و پێیان وایە کە ئەلفوبەی فارسی کۆن لە بنەچەدا مادی بووە. لە ڕاستیدا وەک سەرنجدرا ئەم بۆچوونە ئەگەرێکی زۆر زانستیە. جگە لەوە ئەلفوبەی کوردی سەردەمی ئیبن واشیە لە ڕووی ژمارەوە نزیکە لەوەی فارسی کۆن کە ئەگەری مادی بوونی هەیە. ئەوەی مادەکان ژمارەیان 36 بووە و ئەوەی ئیبن واشیە 37 لە کاتێکدا کە زۆر ئەلفوبەی تر ژمارەیان لە 20ەکاندا بووە لەو سەردەمەدا. جگە لەو ئەلفوبەیە کە ئەگەری ئەوەی هەیە بنەچەکەی مادی بێت، نووسینێکی تریشێ کە لەسەر خاکی کوردستان داهێنرا و بەکار هاتووە و لەوەی مادەکانیش دێرینترە. ئەوەش نووسینی هێرۆگلیفی لوڤیەکانە. لوڤیەکان کە پێشیان دەگوترێت لوویەکان
خەڵکێک بوون کە لە بەشێک لە ڕۆژئاوای کوردستان و باکووری کوردستاندا ژیاون. هەرچەندە بە نزیکی 4,000 ساڵە نەو ناوچانەدا دەرکەوتون، بەڵام پێدەچێت خەڵکی ڕەسەنی ئەوێ بووبێتن. ئەوان لە شارەکانی وەک حەلەب و ئەفرین و ئورفە و غازی ئەنتاب و چەند شوێنێکی تری باکوور و ڕۆژئاوای کوردستاندا ژیاون و لە هەندێک لەو شارانەدا شوێنەواریان ماوە. هەرچەندە نووسینەکەیان بە ئەلفوبێ ناودەهێنین، بەڵام ئەو نووسینە بە شێوەی هێرۆگلیفی بووە، نەک پیت. ئەم نووسینە نزیکی 3500 ساڵ لەمەوبەر داهێنراوە و هەتاوەکو سەدەی حوتەمی پێشزاین بەردەوام بووە. واتە تا دەستپێکردنی دەوڵەتی مادی ئەو نووسینە مابوو. نووسینەکان ئاڵۆز بوو و نزیکەی 500 سمبڵ بووە. چەندین دەقی لێ بەجێما و تا ڕادەیەک زانیاری لەسەر زمانەکەیان هەیە کە بە زمانێکی هەندەوروپی دانراوە. بەڵام جگەلەوەی لەسەر خاچی کوردستان ژیاون و نووسینی تایبەتی خۆیان هەبووە، بەشێکی باشی وشەکانیان کوردی ئەمڕۆیە. ئەمانەی خوارەوە نمونەی هەندێک لە وشەی لوڤین کە لە کوردیدا زۆر نزیکن یان هەندێک گۆڕانی کەمیان بەسەرداهاتوو. وشەی ئاشە وش واتە وتن کە لە کوردیدا کەم گۆڕاوە. ئاشەتا لە کوردیدا دەبێتە ئاشتی یاخود ئاشەتی، هەر هەمانمانە. هاڕە کە بە کوردیدا بێ بە هاڕە ئەوە شپانای بەرداشت دەدات. جاریتر هاڕە بە مانای هاڕین کە لە کوردیدا کەم گۆڕاوە. کوی بە مانای کێ، ناوە بە مانای نوێ، پەڕی بە مانای پەڕین لە کوردیدا، شاری بە مانای سەر کەواتە پیتی شکر بکراوە بە س، تارو بە مانای دار لە کوردیدا، تاتە هەروەکو تاتە لە کوردیدا کە مانای باوک دەدات لە ناوچەی هەوراماندا، تی بە مانای تۆ، وەشوو واتە وەش کە لە هەورامیدانی باش، وشی واتە وشین یاخود گوشین لە کوردیدا بێ بە وش، زرت کە لە هەندێک ناوچەی کوردستاندا بە زرت دڵ تۆمار کراوە. ئەوانە نمونەی چەند وشەیەکن و وشەکان زۆر زیاترن، بەڵام هەمووشیان دوای 4,000 ساڵ بەو جۆرە نزیک نین. ئێمە لە ئێستادا ناڵین کە زمانی لوڤی کوردیە، بەڵام نووسینی سەرخاکی کوردستانە و چەندین وشەیان دوای نزیکی 4,000 ساڵ وەک کوردی ئەمڕۆیە. ئەوەش نمونەی چەند نووسین و شوێنەوارێکی ئەوان لە باکوور و ڕۆژەوای کوردستانە کە نووسینیان تێدا بەجێماوە و هەندێکیان وشەی کوردین وەک خۆیان. واتە نزیکەی 3600 ساڵ لەمەوبەر بە نووسینی هێرۆگلیفی وشەی کوردی ئەمڕۆ نووسراوە. من لە ساڵی 2013دا بۆ یەکەم جار لە مێژوودا یەکەم فەرهەنگی ئەم زمانم لەگەڵ زمانی کوردیدا لە پەرتووکێکدا داناوە، شان بە شانی زمانەکانی کاری، سراکی و هیتی و پەیوەندیشم لەگەڵ زمانەکانی سۆمەری هوری و مادیدا خستۆتە ڕوو. وەک بینیمان نووسین لە ناو کووردا دێرینە و کورد چەندین ئەلفوبێی هەبووە و هەندێک لەم نووسینانش لەسەر خاچی کوردستان داهێنراون. بەڵام بە وەڵامی ئەو پرسیارە بدەینەوە، کام لەم ئەلفوبیانە بۆ نووسینی زمانی کوردی گونجاون؟ ئێمە ئەمڕۆ نازانین کە کورد تاکەی ئەلفوبێ کوردیە دێرینەکانی خۆی بەکارهێنابێت. تەنها بەڵگە ئەوەیە کە لە نزیکی 1200 ساڵ لەمەوبەرەوە بەڕوونی یەکێکیان بەکارهاتووە. بەڵام وەک پێشتر ئاماژەمان پێکرد، نزیکی 700 ساڵ لەمەوبەر هەیتومی کریاکۆس ئاماژە بە کورد دەکات بە ماد و دەڵێت ئەوان ئەلفوبێی عەرەبی بەکاردێنن. ئەو ناڵە زمانی عەرەبی، بەڵکو نووسینی عەرەبی. واتە بە بەڵگەوە کورد بەلایانی کەمەوە 700 ساڵە ئەلفوبێی عەرەبی بنەچە ئارامی بەکاردێنێت. واتە لە نێوان 1200 ساڵ بۆ 700 ساڵ لەمەوبەر گۆڕانکاری ڕوویداوە و کوردوازی لە ئەلفوبێکی پێش ئیسلام هێناوە و چووەتە سەر ئەلفوبێی عەرەبی بنەچە ئارامی. بەڵام مەرج نییە ئەوە لە هەموو شوێنەکاندا لامان کادا ڕوویدا بێت. مانەوەی ئەلفوبێی کوردی ئێزدی دووپاتی دەکاتەوە کە شان بەشانی ئەلفوبێی عەرەبی کورد لە بەکارهێنانی ئەلفوبێی خۆشیدا بەردەوام بووە. ئەوەی گرنگە ئەوەیە کە لە کاتێکدا ئەلفوبێی عەرەبی بنەچە ئارامی مێژوویەکی دیێری لە ناو کووردا هەیە، بەڵام ئەلفوبێی لاتینی لە ساڵی 1932دا داهێنراوە و
پێش ئەو ساڵە لە ناو کووردا بەکار نەهاتووە. ئەمڕۆ کورد لە باشووردا بە ئەلفوبەیەک دەنووسێت کە عەرەبی و بنەچە ئارامیە و هەندێک گۆڕانی تێدا کردو و پیتی بۆ زاد کردو و هەندێکیشی لێلا بردووە. لە باکوور و ڕۆژاوادا لە ساڵی 1932ەوە پیتی لاتینی بەکاردێنرێت. هەروەها هەندێک لە ئێزیەکان لە هەوڵی زیندووکردنەوەی ئەلفوبەی کوردی ئێزیدیدان و هەندێک بەرهەمی پێچاپ کراوە. لە ڕووی گونجایی بەکارهێنانەوە هەردوو ئەلفوبەیەکە گونجاون بۆ نووسینی زمانی کوردی و کێشەیەکی وانیە لە بەردەمیاندا لەو ڕۆوە و ئەلفوبەی ئێزدیش بە هەمان شێوە. سەرڕایەوە بڕیاردان لەسەر یەک جۆر لە ئەلفوبێ کارێکی ئاسان نییە بۆ هەلومەرجی کورد. ئەوەش لەبەرەوەی کە نەتەوەکە ئەمڕۆ بەداخەوە پەردەوازەیە و باەخێکی ئەوتۆی بەم بابەتە نەداوە. جگەلەوە یەک نەگرتنەوەی کوردستان بوونی یەک ئەلفوبێ گران دەکات. بۆ نمونە جوەکان بەهۆی ئەوەی کە یەک دەوڵەت بوون سەرڕای کێشەی زمانی عیبری و بوونی چەندین خەڵکی جیاوازی جوو زاراوە و زمانی جیاوازیش، بەڵام بە هەوڵ و کۆششی زۆر کردیان بە زمانی فەرمی هەموو جوەکان. لە ئێستادا بوونی دوو جۆر لە ئەلفوبێ بووە بە ئەمری واقع و لە هەلومەرجی نەبوونی یەک دەوڵەت و ئەو هەموو ئاڵنکاریانی کە کورد ڕوبەڕووی دەبنەوە، ئەو دوو ئەلفوبەیە شوێنی خۆیان کردوتەوە. وازێنان لە ئەلفوبێ عەرەبی بنەچە ئارامی وازێنانە لە بەشێک لە مێژوو کە لە پورێکی گەورەی نووسینی کوردی و ئەلفوبەی لاتینیش هەرچەندە نوێیە بۆ باکوور بە تایبەت و تا ڕادێک بۆ ڕۆژاوە بووە بە نووسینیان. دەبێت لە بیرمان نەچێت کە هەموو ئەوروپا ئەمڕۆ ئەلفوبەیەک بەکاردێنن کە لە زمانی سامی فینیقیەوە وەریان گرتووە، دوای ئەوەی کە لە ڕێگای زمانی یۆنانیەوە گۆڕانی بەسەردا هاتووە. لەبەرەوە وەرگرتنی ئەلفوبێ نەنگی نییە، بەڵام گرنگە کە بزانین کورد لە ڕابردوودا ئەلفوبەی تایبەتی خۆی هەبووە. وەک لەم بەرنامەیەدا ڕوون بووە، کورد ئەلفوبەی دێرینی خۆی هەبووە. دوان لەوانە کە یەکێکیانەوەی پێش ئیسلامە و ئەوەی تریان ئەوەی ئێزدیەکانە بەڵگەی ڕوونیان لە پشتەوە. جگەلەوە ئەلفوبەی فارسی کۆن ئەگەرێکی زۆر هەیە کە لە بنەچەدا فارسەکان لە مادەکانیان وەرگرت بێ. هەروها لەسەر خاکی کوردستان نووسینی هێرۆگلەفی داهێنراوە کە زمانێکی پێنووسراوە بە زمانی لوڤی دەناسرێت. ئەو زمانە چەندین وشەی ئەمڕۆ کورد لیان تێدەگات. جگەلەوە زمانی کوردی و ئەلفوبەی کوردی دێرین بەکارهاتووە بۆ نووسینی پەرتووکی زانستی، ئەمەش بەڵگەی ڕوونی لەسرە. هەروەها بەلایانی کەمەوە 700 ساڵە ئەلفوبەی عەرەبی بنەچە ئارامی لەلایەن کوردەوە بەکاردێنرێت. ئەمڕۆ بەهۆی هەلومەرجی کوردستانەوە کورد دوو ئەلفوبەی سەرەکی بەکاردێنێت، یەکێکیان عەرەبی بنەچە ئارامی و ئەوی تریشیان لاتینی. پێدەچێت ئەم دوو ئەلفوبێ شان بەشانی یەکتری بەردەوام بن. بەرنامەی ئەمڕۆژ بەشێک بوو لە هەوڵ و پرۆسەی خۆناسی. تا بەرنامەی تر خواتان لەگەڵ.